ئەو ڤیدیۆمان پاشەوەی کە دەوانەمان لەسەر بەشی یەکەم باس کرد کە هەموو ئەوەی هەیە لە بەشی یەکەم باسمان کرد دەی پرسیارە وەزارەکان کە ئەو ساڵ لە 2022 هاتبوونەوە خولیەکەمەوەی کە لە بەشی یەکەم هاتبوون و هەمیان شیکار دەکەین. پرسیار یەکەم کە هیتمان نەخشەی ڕوونکردنەوەی بەرامبەر دیاری بکە وێنەکەم هەیە و چەند نەخشەشمان بزانین کامل لە وەڵامەکانی کە هیتمان دەبدا وەڵامی نەخشەکە دەبان ئەیم هەیە بیم هەیە و سی و دیش. ئەگەر تەماشای ئەی بکەین ئەیمان لە هەڵبژاردنەکان x کەم دوو کۆ یەک تەبان ناو نرخی ڕووتە x کەم دوواتە خاڵی xی دوو وای یەک. تەماشای وێنەکە کە لە چ خاڵەکە لە xی دوو وای سالب یەکەوە xی دوو وای یەکە ئەی کەواتە کاتێککە دەڵێم xی دوو وای یەک یانی لەو شوێنە وێنەکە کێشایە بەڵام بەخۆی وێنەکە کە هەمانە لە xی دوو سالب یەک کەواتە ئەی نابیتە وەڵام بی تەماشا دەکەم بی خاڵی چەند و چەندە بی خاڵی دوو سالب یەک. ئەگەر پرسیارەوەی ئەوە چۆن دەزانم لەو خاڵەی هەر دیارە xی کەم دوو ناو نرخی ڕوودبینیە دەرێکسانی کە بە سفر x یەکسان دەی بە دوو کەواتەوە موجب دوو وتمان دەرەوەش کە هێڵی وایە وەک خۆی دەنووسم کە سالب یەک. بەخۆی وێنەکە لەسەر دوو سالب یەکە بیش دوو سالب یەکە ئاین دەکرێت بی یەکێک بی لە وەڵامەکان سی بە هەمان شێوە دوو سالب یەکە و هەروەها دیش بە هەمان شێوە دوو سالب یەکە. هەموو وێنانە لەسەر هەموو نەخشەکان لەسەر دوو سالب یەک وێنەکان دەکەشێ. وێنەکە وێنەی موجەوە بەرەو سەرێ بەڵێ بی و سی و دی هەرسێکیشان موجە من ئەسە دێم ستەکەم خاڵ وەردەگرم لە وێنەکە بزانم کام یەک لە خاڵەکان کە هیتمان وەرەبیرم لە نەخشەکان دابنێمەوە بزانین کامە دەبیتە وەڵام. طبعاً چەند خاڵ بێ ئاسانترین خاڵ ئەو یەکتر بڕینەیە کە xی سفر وای پێنج ئەو لە هەمیان ئاسانترە بۆ طبعاً خاڵ دیکەشم دەتوانی x یەک وای دوو xی سێ وای دوو ژۆر بگیری بەڵام ئاسانترینیان سفرەکە چکاتەکە xی سفرمان هەبوو وای بە ئاسانی توان بدۆزم. ئێستا گەر بین لە بیدا بێت تەمانەوە هیچ ئەی وەڵامیە گەر بین لە بیدا بنینەوە بیمان چییە دوو زارانی نرخی ڕووتی چم هەیە سفر وتمان لە شوێنی x کەمی دوو کەمی یەک دوو زاران سفر کەمی دوو هەر سالب دووران نرخی دەبتە موجب دوو زاران دوو چوار کەمی چەند کەمی یەک دەبتە چەند چوار کەمی یەک چوار کەمی یەک دەبتە سێ. ئەین کاتێک xم کردە سفر وای بووە چەند سێ کەواتە سفر و سێ گوتم دەبی چ بیت سفر و پێنج کەواتە بیش نابیتە وەڵام. ئەگەر لە بۆ سی تاقی بکەینەوە وێنەی سی کە هەیتمان سێ لە شوێن یەک سفر دادنێن کەمی دوو دیسان کەمی یەک سفر کەمی دوو زاران سێ شەش شەش کەمی چەند دەکرێت ئەو یەکەکە هیتمان دەبتە چەند پێنج کەواتە کاتە xم سفر و وای چەند دەرچوو پێنج. گوتم کام خاڵ وەردەگەین سفر و پێنج کەوات دەزانم سی دەبیتە وەڵامی ڕاست. ئەگەر هاتوو بۆ من لە دیش دادنەوە سفر و پێنج هەبوو دەی خاڵەش دیکە لەوێنە هەوردەگری بۆ من خاڵی یەکە تا ئێستا شتیوا ڕوویەدا گوتمان ئەگەر هاتوو ڕووی موجب تێدانە بوو شوێنی خاڵەکە هەر نەمتوانی وێنەکە بدۆزنەوە ئەوجار دێم خاڵەکان لەوێنە وەردەگرم و لە نەخشەکان دادێم و کالێک نەخشەکان بێک لە نەخشەکان ئەو خاڵی تێدا بوو ئەویان دەبێتە وەڵام. پرسیارش کەمانەی دڵەوە بەکارهێنان یەکتر بڕین هاوجێبوون دەرکەنارەکان و تاقیکردنەوەی هەردوو داتەشاوی یەکەم دووەم وێنە ڕوونکردنەوەی نەخشەی f(x) یەکسانە بە سالب دوو x لەسەر ڕەنجی x کەمی طبعاً ئەوە نەخشەکەمانە سالب دوو x باشە ڕەنجی دوو کۆ x توانێت ئەو نەخشەکەمان کامێک لە وێنەکان ئەو نەخشەیە طبعاً نەخشەکە چیە نەخشەکی بۆ سالب دەزانم سالبە یعنی لە چەپ بەرەو ڕاست بەرەو خوارەوەی سەرە تەماشای وێن دەکەم ئەی لە چەپ بەرەو ڕاست بەرەو سەرەوە و ئەی وەڵام نییە دەزانم کە ئەی نابیتە وەڵام. بی لە چەپ بەرەو ڕاست بەرەو خوارەوەی دەکرێت بی وەڵام بیت. سی لە چەپ بەرەو ڕاست بەرەو خوارە ئەوش دەکرێت یەکێک بی لە وەڵامەکان. دی لە چەپ بەرەو ڕاست بەرەو سەرەوەی تەماشای وێنەکە بەو شێوەیە کەواتە دیش نابیتە وەڵام. ئێستا چمە لە نێوان بی و سی بزانم کامیان وەڵامە توانم چ بکەم دەتوانم بێم خاڵە وەربگرم لە نەخشەکە دایبینێمە بۆ نمونە خاڵی لە هەردووچیان لە بەرەوەی xی سالب یەکم هەیە با بڵێن xی سالب یەک لە بۆ بی تاقی بکەینەوە ئەگەر تەماشاکەم لە سالب یەک تەماشای وێنەی بی بکەم
یا دێم لە نەخشەکە دایدێنێ بۆ بزانم دەردەچیت هەردەیبێن لە نەخشەکە دایبنێنەوە بۆ نمونە ئەگەر هات و سالب یەک وەربگرین دەبتە سالب 2 جارانی سالب یەک 2 کۆ سالب یەک بتوانیت طبعا ئێفی سالب یەک دەبیتە 2 داوەشی سالب یەک بتوان 2 دەبتە 1 کۆ 2 دەبتە 3 کە 2 دابەژەشتێ دەبتە 1.15 بە نزیکراوی کەواتە کاتێک x سالب یەک وای چەندە 1.15 تەماشای وێنەکان کە وێنەی b کاتێک x سالب یەکە تەماشا دەکەم بیگومان وایشم 1.15 کات دەزانم b دەبیتە وڵام ئەی بۆ سی ناویتە وڵام طبعا وێنەی سی دەرکەناری هەیە لێک هەر بۆ خۆی وێنەکە دیار لێک ناسە سەرەوە بۆ خۆی وای چەندە 1.15 کاتە دەزانم کەەوە هەر سی وەڵام نییە هەر تەماشاکە لە وێنەکە زۆر بە ئاسانی دیارە کە x سالب یەک لە سی وایەکەی چەندە و لە بیش وەک لە وێنەکە دیارە بۆ شێوەیە دەزانم کە b وەڵامی ڕاستە کەشێ ڕاستەیە لە بدۆزۆ کە بە خاڵی سالب 3 و 80 دەڕوات ئەو بۆ خاڵەدا دەڕوات ئەستونە لەسەر تەوەرەی وای ئەستونە لەسەر تەوەرەی x چی تەوەرەی x ئێستا گەر ئەوە بڵتانەکەمان بیت کاتێک دەڵێ ئەستون لەسەر تەوەرەی x یعنی لەسەر تەوەرەی x بەو شێوەیە وەستایە ڕاستە هێڵەکە ئەوە ژواتای چی واتە x یەکسان لێرە خاڵەکەم هەیە x یەکسان بە چەند خاڵەکەم چەندە سالب 3 هەڵبژاردەکان x یەکسانە بە سالب 3 تێدا نییە ئێ سالب 3 بەو بەری x کۆس یەکسان بە سفر x کۆس یەکسان بە سفرمان هەیە بەڵێ هەیتمان دی دەبیتە وەڵامی ڕاست کە زۆر زۆر سەهلاوی نوع پرسیارە تەنیا تێبگە کە داواکاری پرسیارەکە چیە کردنەوەی کام لەم نەخشانەی دێن دوو یەکتر بڕینی ئاسۆی جیاوازیە گوتم ئەگەر داوای یەکتر بڕینی ئاسۆی جیاوازی کرد چم هەیە دەمانگۆت دەین دەڵێین b بەتواندوو کەم 4 ac باسم کردی a چۆن دەدۆزیەوە b c عینە نەخشەکان چۆن دیاریان دەکەین ئەگەر هات ئەومان هەموو یەکسان بوو بە ژمارەی موجب کە دامناوە ئەو کات دوو یەکتر بڕینم هەیە x1 x2 ئەگەر ئەومان دانا یەکسان و بە سفر ئەو کات 1x مان هەیە ئەگەر هات و ئەومان دانەوە ژمارەی سالب بوو دەبتە کۆمپلێکس نەمبەر یەکتر بڕینی جیاوازمان نابێت ئەڵێن یەکتر بڕینی چ ئاسۆیمان نابێت ئێستا بین تاقی بکەینەوە بزانین کامێک لەوانە موجب دەرچوو کامێک لە نەخشەکان موجب ژمارەی موجب دەرچوو ئەو دوو یەکتر بڕینی هەیە باش بۆ نمونە ئەی لە ئەی بیمان چەندە سالب 6 متوانیت کەم 4 ئەیمان چەندە یەک سیشمان چەندە ئەوە 6 باشە سالب 6 بتوانیت و طبعا دەکاتە 36 کەم 4 دارانی 9 هەردووکە چەند 36 بۆ چەند سفر کاتێک یەکسان بوو بە سفر واتە یەکتر بڕینی ئاسۆیمانێ بەڵام پرسیارەکە داوای دوو یەکتر بڕینی ئاسۆی دەکاتە ئەی وەڵام نییە بی تاقی دەکەمەوە بیمانی یەکە کەم 4 ئەیمانی یەکە سیشمان هەر یەکە دەبتە یەک کەمی 4 یەکسان دەی بە چەند سالب 3 سالب 3 کەواتە یەکتر بڕینی ئاسۆیمان نییە دەبتە کۆمپلێکس و یەکتر بڕینی ئاسۆیمان نابێت کەواتە بیژنە بە وەڵام سی بی چەندە دە بەتوانی دوو کەم 4 ئەی سی دە بەتوانی 200 4 دارم 25 سەد کردێت چەند سفر یەکتر بڕین دەکا هیتمان بەڵام ئەمە پرسیارەکەمان داوای دوو یەکتر بڕین دەکەواتە سیژنە بۆ وەڵام ئێدە تەواو یعنی دی وڵامە ئێدە تاقیکەوە بزانەوەیە سالب 7 بەتوانی 2 کەم 4 1 و سیشمان چەندە دە سالب 7 بەتوانی دویان دەڵێ 7 زارانی 7 دەبتە چەند 49 کەم 4 زارانی دە 49 کەم 40 کردێت چەند 9 ژمارەی چم هەیە پۆزتیڤ کەواتە ئەوان دوو یەکتر بڕینی ئاسۆی جیاوازی هەیە دی دەبتە وەڵام لەو پرسیارە بەهای بی بدۆزەوە کاتێک دوو ڕاستە هێڵ دوو ڕاستە هێڵم هەیە 4 وای یەکسان بە 7 کەم 6
هەروەها 4x کۆ by یەکسان بە سالب 36 بەهای بی و دۆزۆ کاتێک دوو ڕاستیەکە لەگەڵ یەکچنە ئەستون کاچی من ئاگادار کە دەڵێ ئەستون یا دەڵێ تەریب ئاگادار سەرتا پێویستم بە دۆزینەوەی لاری هەریەکیشتیان تەقمەن لەوە دۆزینەوەی لاریە من دەمگوت بی لەسەر ئەی یا دڵم سالب ئەوەی کە هەیە هەروەها فێربوون هەمووتان تۆ هەندێک جار غەڵەتی لێ دەکەی کە بەکاردێنی نازانی ئەستون و تەریب لێت تێکەڵ دەی بەڵام ئێستا مەشتەشکە بەکاردێنین کە پێویستم بەوە نییە دیکەمە سەر شێوازی چ وای یەکسانە mx کۆبی هەمیشە لە بۆ دۆزینەوەی لاری ئاوا دەکەم من دەڵێم وای یەکسانە چوارەکە دابەشی هەرەمیان بکە حەفت دابەشی 4 کەم 3 لەسەر 4x هەن ئەوە هەر دیارەکە ئەوەی لەگەڵ x دەبتا لاریەکە ئێرە بە هەمان شێوە دەبتە b وای یەکسانە بە سالب 4x کەم 36 وای یەکسان دەی بەچە سالب 4 لەسەر bx کەم 36 لەسەر b ئێستا لاری هەریەکیان زۆر بەڕوونی یارە لاری ئەویان چەندە سالب 3 لەسەر 4 و ئەوەشیان کە هەیتمان لاریەکە ئەوە لێرەکە هەیە سالب 4 لەسەر b ئەوەش سالب 3 لەسەر 4 ئێستا هەردوو لاریەکە هیتم یەکەشیان سالب 4 لەسەر b ئەوەی دیکەشیان سالب 3 لەسەر 4 بەڵام لە پرسیارەکە دەڵێ ئەستون واتە یەکەشیان دەبی پێین پێچەوانە بکەین یانی چی کاتێک دوو ڕاستێڵ ئەستون دە بەڕاستێڵەکیان بەو شێوەیە ئەوەی دیکەیان بەسەریدا ئەستون یعنی یەکەکیان بە ئەستۆنی دەنووسی باشە نەک هەردووکیان بە ئەستون چۆن بە ئەستون دەنووسرێ ئەوەی کە هیچمان پێچەوان دەکرێت و سال بەشرێت درێت بە ئارەزی خۆت ئەوە دوالێ کرد ئەوە دوالێ کرد فەرق ناکە بۆ من ئەویان وەریە بکەین دەبتە b لەسەر 4 طبعا سالبەشی لێ بدەنێ و سالبەش نامێتە b لەسەر 4 ئەوەی دیکەشیان وەکو خۆی کە هیچمان سالب 3 لەسەر 4 ڕاستەخۆ یەکسانی دەکەین سالب 3 لەسەر 4 4 جاران b دەبتە 4 b 4 جاران سالب 3 سالب 12 b یەکسانە بە سالب 12 لەسەر 4 b یەکسان دەی بە چەند سالب 3 کەواتە سالب 3 کە دیە دەبیتە وەڵامی ڕاست پرسیارش کەمانیە طبعا ئەگەر تێبینتان کردی بێ و پرسیارانم هینای تەکنێک بۆ ناوانەی وێنە بوون ئەوانەی یەکتر بڕین و ئەو بابەتانە بابەتەکان دەمەوێت لە دوویەک بزانین کە هەر بابەتی چەند پرسیارشی لێ هاتیتەوە بەهای ئەی بدۆزۆ گەڕونکردنەوەی هەردوو نەخشە fx و gx یەکتر ببڕن لە x یەکسانە بە دوێستە نەخشەکان دەنووسین چ نەخشەکمان هەیە fx یەکسان بە 4x کۆ ئەی هەروەها نەخشەشکەمان هەیە gx یەکسان بە ئەی x توانی 3 کۆ 2x کەمی 1 دەڵێت لە x یەکسان بە 2 یەکتری دەبڕن بەهای ئەیم لە بۆ بدۆزۆ سەرەتا x یەکسان بە 2 لە هەردوو لای نەخشەکەدا دەنێم بزانین چەند دەردەچیت ئێفی 2 یەکسان بە 4 جارانی 2 کۆی طبعا ئەوە دەبیتە چەند 8 کۆ ئەوە ئێفی 2 کردیە 8 کۆی لە جیشدا بنێمەوە جی 2 یەکسان دەبی بە ئەی 2 بە توانی 3 کۆ 2 جارانی 2 کەمی 1 یەکشت هەیە 2 بە توان 3 ڕزان معنای ئەوەی نییە تو بڵێ 2 جاران 3 ئەو توانە پێت دەڵێت چەند جارە و ژمارەی بنووسەوە کاتێک دەڵێت 2 بە توان 3 یانی 3 جار ژمارە 2 دەنووسینەوە نێوانیان چیە نێوانی ژمارەکان جارانە 2 جارانی 2 4 4 جارانی دەبتە چەند 8 کەواتە دەبتە چی دەبتە 8 ئەی کۆ 2 جاران 2 4 کەمی 1 طبعا ئەویش دەبتە چەند 3 کەواتە ئێستا من جی دوم هەیە و هەروە ئێفی دوم هەیە دێم یەکسانیان دەکەم بزانین ئەی دەبتە چەند 8 ئەی 8 کۆ ئەی یەکسانە بە 8 ئەی کۆ 3 بزانین ئەی چەند دەردەچێت ئەوانە یەکتر دەناسن دەست نەکەن یەک دۆقەشی لەگەڵ یەک دەکەن یعنی ئەیەکان دەستنە لای یەک واتە دەڵێن چ 8 کەم 3 یەکسان بە 8 ئەی کەمی ئەی 8 کەم 3 دەبتە چەند ئەمان دەکاتە 7 و هەروەها 8 ئەی کەمی ئەی دەبتە 8 ئەی کەمی ئەی دەبتە چەند
دەبیتە حەفت ئەی هەشت کەمی سێ ببورن دەکاتە پێنج نەک حەفت ئێستا دەبتە ئەی یەکسانە بە پێنج لەسەر حەفت کەواتە وڵامی ڕاست کامەیە وڵامی ڕاست دیە کام لەم نەخشانەی دێن هاوجێ لەگەڵ تەوەرەیەک کەواتە بابەت یەکتر بڕین ئەو دە پرسیارەمان لێ باس کرد بابەتی وێنە پرسیارمان لێ باس کرد هاتەوە ساڵ ئێستا پرسیارەکانی تاکوزود یا هاوجێ بوونەکان دەڵ کام لەم نەخشانە هاوجێ لەگەڵ تەوەرەوەی تەبعاً هاوجێ لەگەڵ تەوەرەوە یعنی کامێک لە نەخشەکان جووتە لە مامۆستا توانی دووم هەیە ئەو یعنی جووتە کاتێک کەوانەتە بوو دەبی لە تەوانەکەت بکەوە ئەوزە تاقی بکەوە باش ئاگادار ئەی بزانین ئەی دەبیتە وەڵام کە نەخشەکەمان چییە؟ 2x کەم 5 بتوانین 2 کۆ 20x سەرەتا دەبی بیکەینەوە دەڵێن f x یەکسانە ڕاستەوخۆ دەیکەمەوە ئاگادار بە دەڵێن ڕادەی یەکەم بتوانی 2x بتوانی 2 بتە چەند دەبتە 4x توانی 2 لۆ 2 بتوانی 2 بتە 4x ئەکەش توان 2 وەردەگری ناوەڕاستکەممان هەیە 2 جاران ڕادەی یەکەم جاران ڕادەی 2 جاران 2 4 جاران 5 20x ئەکەش دەنووس کام کۆ 5 بتوانین 2 بتە 25 لە ئاخیرش چم هەیە کۆ 20 طبعاً کۆ 20x مانەیە کۆ 20x و کەم 20x بێگومان دەزانم کە ئەوە داوام چمانمە 4x توان 2 کۆ 25 بزانین ئایا هاوجێ لەگەڵ تەوەرەوەی چۆن دەزانم جووتە تاکە هەر تاقیب بکەوە 4 ژمارە جووتە x توان 2 جووتە لێرە جووتم هەیە 25 جووتە تەمان لە تاکوز گوتمان ئەگەر ژمارەمان هەبوو بەتەنێ جووتە کەواتە جووت کۆ جووت هەر دەبیتە نەخشەشی چی نەخشەشی جووت کەواتە ڕاستەخۆ دەزانم کە ئەی دەبیتە وەڵامی ڕاست دەتوانی b و c و دیش تاقی بکەوە بیان کێ بزانین کە ئایا وەڵامی ڕاست نیانە تەبعاً شتەشکەشمان هەیە لە تاکوز جووت دەشتوانی کە گەیشتە ئێرە هەمیشە x یەک و x سالیب یەک تاقیکەوە یەک لۆی بزانین نەخشەکە تاقیە جووتە یەک و سالیب یەک لۆ هەموو نەخشەشی دەبیت بۆنمە لێرە گەرێکی دابنینەوە یەک دابنێم دەبتە 4 کۆ 25 دەبتە چەند 29 ئەگەر سالیب یەک دابنێم لە نەخشەکە هەر دەبتەوە 29 کاتێک یەک و سالیب یعنی 2x دانەیە چەند بە موزە بێکیان بە سالب هەمان وای دەرچوو ئەوە دەزانم کە نەخشەکە جووتە طبعاً هەموو هەرەوە فێر بووینە بەڵام دەشتوانی بەو شێوەیەش تاقیکەوە نەخشەکە ڕاستەخۆ ئەکسەکی موزە بە ئەکسەی سالب جا ئەوە یەکە دووە سێ هەر ژمارەك پێت خۆشە بەڵام یەک لە هەمووان ئاسانترە یەکەکی موزە یەکەکی سالب لە نەخشەکە دانیەوە هەمان وای بوو جووتە هەمان وای دەرنەچوو هەمان وای مەبەستمەوەی 29 بە 29 هەردووکیان موزە بوون بەڵام ئەگەر هات وایچیان موزە 29 وایچیان سالب 29 بوو ئەو کار نەخشەکە دەبیتە تاک ئاگادار ئەگەر f(x) یەکسان بیبە 2x توانی 3 کەمی 1 کام لەمانی خوارەوە ڕاستە ئەی f سالب x یەکسانە بە f(x) f سالب x یەکسانە بە f(x) واتە جووت واتە لێم دەپرسی نەخشەکە چیە جووتە تەماشا و نەخشەی بکەم بزانم جووت یا تاک ژمارە جووتە x توان 3 تاکە جووت جارانی تاک دەبیتە تاک کەم ژمارەش دەبیتە چی جووت جووت کۆ یا کەمی تاک بوو یعنی یەکەشیان جووت یەکەشیان تاک نێوانیان کۆ یا کەم بۆ دەبیتە چی دەبیتە هیچیان یعنی نەدەبتە جووت نەدەبیتە تاک باش ئەی ماناکە ئەوەیە کە ئەو نەخشەیە جووتە نەخێر ئەو نەخشەیە جووت نییە ئەمە دەڵێن نەخشەیە هیچیان نییە b 2f(x) یەکسانە بە f 2x دەڵێ کاتێک دوو جارانی f(x) دەکە یەکسان دەی بە f 2x طبعاً ئەوەش دەبی تاقی بکەوە بزانین کە ئایا ڕاستە یانە ئەگەر دوو لە هەموو نەخشەکە بدەین دەبتە 2 جاران 2 4 طبعاً بە هەر لای بنین لەوەی تێ بگەین دوو لە هەموو نەخشەکە بکەین کە 4x توانی 3 کەمی 2 ئەدی ئەگەر f 2 وەرگرین f 2x وەرگرین 2 جارانی 2x توانی 3 کەمی 1 دەبتە چی 2 جاران 2 بەتوان 3 گوتمان دەکاتە 8 2 جارانی 8 دەبتە 16x توانی 3 کەمی 1 ئەو یەکسانن
نەخێر یەکسان نین ئەوش پێمان بڵێ لە بی دڵێ یەکسان کەواتە بیش نابیتە وەڵام. سی دەڵێ لە سی پێمان دەڵێ ئێفی سالبێک یەکسان دەبی بە یەک. سی دەڵێ ئێفی سالبێک یەکسان دەبی بە یەک. ئەگەر سالبێک لێرەدا بنێم یەکسان دەبی بە یەک. طبعا دەبتە دوو سالب دوو کەمی یەک دەبتە چەند؟ سالبێک بتوان سێر سالبێک دەکات زارانی دەبتە سالب دوو کەمی یەک دەبتە سالب سێ کەواتە ئێفی سالبێک چەند سەرچ و سالب سێ ئەوە پێمان دەڵێ لە سی پێمان دەڵێ ئێفی سالبێک یەکە کەواتە ئەوەشیان هەڵەیە ئەوەشیان ڕاز نەبوو. چ ماوە؟ دی دەڵێ ئێفی سالبێک یەکسان نییە بە ئێفی ئێکس. ئەو قسەیە یانی چی؟ کاتێک دەڵێ ئێفی سالب یەکس یەکسان نییە بە ئێفی ئێکس یانی نەتاکە ئێفی سالبێک یەکسان نییە بە سالب ئێفی ئێکس واتە نەتاکە نەجووتێن بۆ خۆمان دەزانم ئەو نەخشەیە هیچیانە هیچیان یانی چی؟ یانی نەتاک نەجووتکەوە دەزانم دی وەڵامی ڕاستە. مەودای نەخشەی سالبێک لەسەر ساین ئێکس نەخشەکمانەیە سالبێک لەسەر ساین ئێکس گوتمان کە باسی مەودامان کرد ساین و کۆساین لەژێر کرد و دەڵێ سالب ئینفینیتی ژمارەی سەری کرد بە سالب ژمارەکە بە سالب بێگرتن ژمارەکە بە موجب تا موجب ئینفینیتی. ئایا ئەمانە ڕوویان لێ یا پشتیان لێ؟ طبعا بێگومان دەبی بزانی کاتێک ساینی کۆساین نەژێری کرد کە هەمیشە ڕوویان لە ژمارەکە دەکرێت. ئەستا بین ئەگەر مەودای ئەو بدۆزینەوە دەبتە سالب ئینفینیتی سالب یەک بێگرتن لە یەک طبعا ژمارەکە بزارە بە موجب هەتا موجب ئینفینیتی. زۆر ئاسان کەواتە کامیان دەبتە وەڵامی ڕاست طبعا بی دەبیتە وەڵامی ڕاست. گوتمان چ ساین چ کۆساین لە ژێرە کردەوە هەمیشە دەڵێ سالب ئینفینیتی ژمارەی سەری کرد بە سالب موجب ژمارەی سەری کرد بە موجب تا موجب ئینفینیتی کە زۆر زۆر ئاسان. شەیەک بە بوارەکەی بەستەوە ئەی بی و سی وتی ڕاستەخۆ وەرە تەماشای نەخشەکان کە ئێکس لەسەر ئێکس تواندوو هەر ڕاستەخۆ ئێکس لەسەر ئێکس تواندوو کۆ یەک ژێر کردمان ئەگەر هاتوو ئێکس تواندوو کۆ ژمارەی موجب بوو بار دەبتە چی دەبتە ئار. نەخشەکەی دیکە لینی ئێکس کۆ یەک گوتمەگەلینی ئێکس کۆ یەک کردی دەڵێ ئێکس کۆ یەک گەورەتر لە سفەر کەواتە ئێکس گەورەتر دەبی لە سالبێک یعنی لە سالبێک بۆچێ بۆ موجب ئینفینیتی. دوای چمان هەیە نەخشەکەمان هەیە ڕەجی یەکەم ئێکس تواندوو نەخشەکە چی نیوەباز لە نیوەبازنە ڕەجی یەک دەبتە سالب یەک موجب یەک دەبیتە بوار ئاخر سێ لەسەر ئێکس کەم یەک. طبعا ئێکس کەم یەک یەکسان دەکەم بە سفر ئێکس یەکسان دەبی بێ کەواتە ئار جگە لە یەک. ئەسەکەم بواری هەموو نەخشەکانم دۆز و دەزانم کامیان ڕاستە لە ئەی تەمەشا دەکەم ڕاستەخۆ نەخشەی یەکەم کە ئەوە بوو دەڵێ بوارەکەی سالب ئار جگە لە یەکە کەواتەوە ئەی نابیتە وەڵام بی تەمەشا دەکەم دیسان نەخشەیەکەم بوارەکەی ئارە بەڵام نەخشەی دووەم دەڵێت ئار جگە لە یەک نەخشەی دووەم سالبێکە تا موجب کەواتە بیش نەبووە وەڵام سی یەکەم ئارە دووەم لنەکە دەڵێ سالبێکە تا موجبێتی ئەوشی ڕاستە سێیەم نەخشەی نیوەبازنەکەی دەڵێ سالب موجبیەکە لە چوارەمیش پێت دەڵێت ئار جگە لە یەکە کەواتە سی دەبیتە وەڵامی ڕاست. ئەگەر جێکس یەکسامی بە 4 لەسەر ئێکس کەمی سێ و ئێف یەکسامی بە 4 کەمی 2 ئێکس ئێف ئۆ جی لە سالب 5 بدۆ زۆر ئاسانە ئێف ئێکس 4 کەمی 2 ئێکس توانی 2 هەروەها جی ئێکس 4 لەسەر ئێکس کەمی سێ ئێف ئۆ جی سالب 5 کاتێک کە دەڵێ ئێف ئۆ جی یعنی یەکەم جار چ بنووسە یەکەم جار نەخشەی ئێف نەخشەی ئێفمان چییە؟ گوتمان 4 کەم 2 4 کەم 2 ئێکس توانی 2 نەخشەی جی لە شوێنی ئێکسەکانی نەخشەی ئێفدا بنێت طبعا ئەوە دەزی ئێکس توان 2 هێدیم دادێنێمەوە 4 کەمی 2 نەخشەی جیمان چیە 4 لەسەر ئێکس کەمی 3 هەمووی بە توانی 2 ئەستا دەبی چەند دابنیم لە شوێنی ئێکس سالب 5 بێم سالب 5 دابنێم 4 کەمی 4 لەسەر سالب 5 کەمی 3 هەمووی توان 2 سالب 5 کەمی 3 دەبتە سالب 8 4 کەم 4 دا بەشی سالب 8 هەمووی بە توان 2 طبعا 4 دا بەشی 8 دەبتەوە چەند دەبتەوە 1 لەسەر
2 ئەو دوێ ئێرەمان با لەبیر نەچیت باش دەبتە 4 کەمی 2 1 لەسەر 2 هەمووی بەتواندوو تاوان لێر ڕاستەوەتان تواندوەکە تواندوو لە بۆ کرد هەم لە بۆ سەرێ کرد هەم لە بۆ ژێرەی کرد 1 بە تواندوو هەر 1 دەکات دووش دەبتە 4 دەبتە 1 لەسەر 4 جارانی 2 کەمی 4 کەمی 2 جارانی 1 لەسەر 4 دەبحان دەتوانم پێکەوە کورد بنەوە دەبتە چی دەبتە 1 لەسەر 2 کەوا دەبتە 4 کەمی 1 لەسەر 2 4 کەمی 1 لەسەر 2 ژێرەی هەر ژمارەکە هیتمان یەکە کاتێک دوو کردمانە و ژێرە یەکسانە و چۆن یەکسانی دەکەین ژێرەکان جاران یەک کە دەکات 2 جاران 1 دەبتە 2 2 جاران 4 دەبیتە 8 کەم 1 جاران 1 دەبیتە 1 8 کەمی 1 دەبتە چەند 7 لەسەر چەند 2 ئەوەش پرسیارش دیکە تەبعاً هەندێک پەیوەند بێ بە شێکەمەوە هەندێکیان دووەم هەندێکیشی سێم بەڵام ئێستا شکاری دەکەم دەڵێوا دابنی f نەخشەیەکی تاکە دەڵێ f تاک کاتە گوتی f تاکە کاتە کە f تاک بوو هەم x هەم y هەردوو گۆڕانکاری بەسەرداری کاتێک کە دەڵێ f تاکە یعنی هەم x-ەکە دەبتە سالب هەم y-ئەکەش دەبیتە سالب پێمان دەڵێ f تاکە وەزانیم بەهای x هەر چەند بێت نەخشەی بەرامبەر چەند بەیەکمان پێدات باشە چم هەیە بزارە لیمیتم هەیە لیمیتی x نزیک دەبیتەوە لە c f x کەمی f c x کەمی c یەکسانە بە c2 باش ئەوش کە هەمان دەڵێ چم لە بۆ دۆزەوە f a کۆسێ f داتاشراوی c یەکسان بە f سالب 2 داواکاریەکە ئەوەی کە تو f a بەتواندوو کەم 4 لەسەر a بدۆسیەوە باش یەکشی دیکە بابزانی کاتێک نەخشەک تاک بوو مۆزوعی داتاشراوە هاتە ناو مۆزوع لە نەخشەی تاک داتاشراوشم هەبوو لەوە تاکە کە داتاشراوی باشە ئەوە لە بوو نەخشە کە داتاشراوی ئەگەر داتاشراوی هەبوو x و y تەنیا x سالب وەردەگری y وەری ناگریت کاتێک باسی داتاشراوەمان کرد وتمان تاکە باش ئێستا بین f c a یەکسان سێ طبعا ئەگەر تەماشای پرسیارەکەی تۆزێک ئیسعاد و قورس دیارە بەڵام ئەمە ئێستا بە ئاسانترینیشیە هەڵدەی ڕۆی بکەینەوە f a کۆ f a منە پێویستم بە a سێ f داتاشراوی c ئەو قسە یانی چی گوتم کاتێک کە ئەوەی گوتیانی چ بڵێن f c چ بڵێت f داتاشراوی سالب c یان چ x موجەوی چ x سالبی وایەکان هەر هەمان شتە کاتە ئەوەی کە پێی گوتینە خۆی لەمید یانی چی یانی داتاشراوە یعنی هەر هەمان شتە f داتاشراوی c پێمان دەڵێ c2 بەڵام لێرە دەڵێت چ f داتاشراوی بوو کە سالبەک لێرە لەبیرتوو f داتاشراوی سالب c گوتم چ x هەردوو x-ئەکان دەبکرێت سالب بەڵام وایەکان هەر هەمان وای دەبن کەواتە هیچ گۆڕانکارێک وەسە c2کەی نیە ڕاستەوخۆ لێرە چەندی بنووسم c2 تام بڵێم f a کۆسێ جارانی c2 باش ئەی f سالب 2 تەماشا خشتەکە دەکەم f سالب 2 نییە بەڵام گوتم لە نەخشەی تاک هەم x هەم y سالبی دەتوانم بدەم ئەگەر سالبێک بدەینەوەی دەبتە موجب 2 لە بەرامبەردا موجب 2 سالب 65 لە خشتەکە دەبتە موجب 65 کەواتە موجب 65 لە شوێنی f سالب 2 دەنووسم سالبەک دەدەمتە موجب سالبەکی لە 65 دەکەتمە موجب 65 ئێستا دەبیتە چی دەبیتە f a جاران کەین سێ جارانی c2 تەبعاً دەبتە 96 یەکسان دەبی بە 65 کەواتە f a یەکسانە بە 65 کەم 96 f a یەکسانە بە سالب 31 f a یەکسانە بە سالب لە خشتەکە سالب 31 نییە دووبارە نەخشەم گوتم ئەگەر نەخشەم هەبوو هەم x هەم y توانم سالب وەربگرم دەبیتە f سالب a یەکسانە بە 31 هەیە لە خشتە بەڵێ هەیتم x-ئەکەی چەندە x-ئەکەی سالب یەکەکەوات ئێستا توانم بڵێم f سالب لە شوێنی a چەندی دەنووسم سالب 1 یەکسان بە 31 دەبیتە f سالب دەبیتە f یەکسان بە 31
کەواتە ئەیم چەندە ئەیمان یەک باش کە ئەی یەک بوو دەتوانم لێرە دای بنێمەوە دەبتە ئێفی یەک بەتوانی دوو کەم چوار لەسەر یەک تەمان ئەوەش دەبیتە چی یەکەمی ڕاستەوە توان بڵێم یەکەمی چار کە دەبتە ئێفی سالب سێ ئێستا ئێفی سالب سێ چەندە دووبارە نەخشەم هەیە گوتم ئەگەر نەخشەم هەبوو هەم ئێکس هەم وای توام سالب وەربگرم کەوا دەبتە ئێفی موجب سێ ئێفی موجب سێ وایەکەی چەندە وایەکەی سالب بە شتا یەک کاتێک وایەکەش سالب بە شوەردەگری دەبتە موجب بە شتا یەک کەواتە وەڵام دەبیتە چی وەڵام دەبیتە هەشتا یەک ئەو شێوەیە ئەو پرسیارە شیکار دەکەین کە 2019 بیستیش پرسیارش لەو شێوە هاتبووە بەڵام لمیتی یاداتە شاوەکێدانە هەر پێویستی بە بەشیەکەم تاکو جووت وە هەڵ بەڵام ئەوە تۆزێک جوانکاری لە بکە ئەو ژێک لە پرسیارە خۆشەکانی ئەو ساڵ بوو